تا ئێستا ژمارەیەکی زۆر لە کرێکاران دەستەبەری کۆمەڵاتیان بۆ نەکراوە و خاوەنکارەکانیان ئامادەنین پابەندی ئەو یاسایە بن کە مافەکانی کرێکارانی تێدا بەرجەستە کراوە. ئەمەش نیگەرانی کرێکارانی لێکەوتۆتەوە. لە سای ئەم دەسەڵاتێکە لە کوردستانە هەیە نەگێمە هەزاران کرێکارەیە کە ژیانی لە خەتەرە بەتابەتی ئەو کرێکارانی کە زیاتر لە سەرکارن ئەوانی کە لە سەرکارن ژیانی عینی تامیمی سەیفیان نییە ئەوەی کە پێڵێن چاودێری کار ئەمانە نییە بۆی کە ژیانیان پارێزراوە بێ ینی سلامەتی شوێنی کار ئەم سەلامەتی شوێنی کارە لێرە نهیچ یاسایەگەیە ئیمکە ئەو یاسایشی کە هەیە دەسەڵاتداران بۆ بەرژەوەندی خۆیان داڕشوە بەداخۆ ئێمە وەکو کرێکارانی کۆچبەر لێرە یەکی لە کێشە سەرەکیەکانەوەسە کە یاسای کار لە بابەتە وجودی نییە یعنی حامیک وجودی نییە کە بتوانێت پشگیریت لێکە ئەمە نەتەنها بۆ ئێمە وەکو کرێکارانی کۆچبەر بەڵکو بۆ خۆی کرێکارێکە دانیشتووی هەرێمە و خەڵکی هەرێمە بۆ خۆشیان ئەو یاسا وجودی نییە چە بگا بەوەی کە پەنابەربی لە وڵاتە بتوێت ژیان کەیتمانە بۆیە ئەمە خۆی کێشێکی گۆرەیە لەو بابەتەوە. لە سەرەتای ئەم ساڵەوە بەپێی ئامارەکان 21 کرێکار لە کاتی کاردا گیانیان لەدەستداوە بێ ئەوەی خێزانەکانیان قەرەبوو بکرێتەوە. ساڵی ڕابردووش 73 کرێکار لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە. ئەوانەی کە زمان نەکراون بەپێی قانون کرێکارێکە بمرێ بێت کە سوکارەکەی داوا سکالا تەقدیم کە سکالای تەقدیم کردبێتە کەیسێکی کرێکاری ئەو وەختە زۆر ئاساییە بێ قەرەبوو بکرێتەوە. بەڵام یاسای زمانی ئیجتیماعی بۆ بەشی بیناسازی فقط لە پیشەسازی و شوێنەکانی ترانە بیناسازی و کرێکاری ڕۆژانان قانونی زمان نایەنگرێتەوە ئەمە مخالفەی قانونە مخالفەی مافی مرۆڤە. یاسای ژمارە 18 هەیە لە عێراق 2015 دەرچووە زمانی ئیجتیماعی هەموو کەسێکە گرێتەوەوانێ بۆ ئێمە مەفروضە هەرێمی کوردستان هەمان یاسای عێراق جێبەجێکە یا قانونەکەی خۆی تعدیل کاتەوەوانێ. ئەم ساڵ لە یەکێکی 2024ەوە تا ئێستا 21 کرێکارجیان لەدەست داوە کە دوا کرێکاریان دوێنێ بوو ئەم 21کەیان لە ماچەی جێناکۆکە 20ەکەی تری لە سپارێزگاکانی سلێمانی و هەولێر و هەڵەبجە و گەرمیان و دووەکە. ساڵی ڕابردوو 74 کرێکار. ساڵانە لە یەکی ئاردا گربوونەوەیکی ناڕەزایی دژی پێشێلکردنی مافەکانی کرێکاران لە سلێمانی بەڕێوە دەچێت. بەڵام دەسەڵاتداران و حکومەت گویان بە ناڕازاتیەکان نەداوە و دۆخی کرێکاران و پێشێلکردنی مافە یاساییەکانیان بەردەوامی هەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.